وکە حکوومەتە عراقی ڕاست بیژێ بوێ ئەوژی پشتەوانیا شنگالی بکە بلا دەستی خۆل پشتا ئاسایی شەمە بدا بلاوژی بە غیرەتێ بکێشێ غیرە تاوان دایک و خوشکێت کە چێر و در ڕۆژە بنوێ چادرێدا بلا غیرە تاوانجی ڕۆژەکەش خۆڕە بکێشێ بلا ئەوژی ئاری بکە حمایەکە خۆ بکە نەبلا بیژێ ئازیاشتای شێکمەتنە یەکیشیمە وێ دەرێ و یەکیشیمە وێ دەرێ ئەم تجاراوی تشتی نەمکارن نەم قبولتکن ئاسایی شەمە ببەتنە ڕجایەکەم ژیتکن دیلەکەکەم ژیتکن ئاسایی شەمە جێ خۆ دەبمینێ چی کاری وانجی دی بلاش خۆڕ بکە خۆی حکوومەتە عراقی جوابک نەدایە و هەتا حکوومەتە عراقی جواب نەدا هەتا ڕۆژە داویە ئەمێ دیم چادرامایە ڤەگرتی بێ و دیم پشتەوانی ئاسایی شاخۆکن و دیمێ سەر پیاسەکردی من نەمت قەرمن و نەمت بەتلن و هەتا من ساغنم فەرمانە سێ هەشتش بیرا ناکەن بژنیاوی قەرمنیاوی بەتلن هەر ژنەکەنەوە و دایکەکەنەوە قاسی وەختی فەرمانە شنگال سەرێمەدا هاتی ژمێرەکی بقاوەتر بێ دمێرە بقاوەتر بووە و تجارە ناتەرکی نەوی تشتی شنگال زانن شنگال چێ بووە وەسای شەمە ئاسایشە شنگالی ئازیزخانەیە قاوەت بووە و تشتی خۆ هەمووی پارێسێ و دایک و خوش ڕابووینە سەرخوا بجات وێن هاتن دیسە مشکلەکەی بگنجە سایشە شنگالی ڕەپاش چ ڕەهاتین دایک و خوشکە غیرەتێت کێشێ نەسای شەمە غیرەتێت کێژەیە پاژامە تشتیمە هەمویانی مجلسێتمە هەموو ڕابووینە سەرخوا و هەموو پشتەوانی ئاسایی شاخۆتکن و مەشامە هەموو شغڵێمە هەمووش بەرە ئاسایی شەمە جێ خۆ دەبمینی ئەمیانیم نابیژن بلا یا حکوومەتەک نەیە شنگالی یا تشەنێ شنگالی هەجێ بێ فیدل شنگالی بکە بلا بیتە شنگالی بەس نەبلا بێ یا ئاسایشێ بکەتنەوە بێتە شنگالی بلا ئاسایی شامەژی ئاسایی شایزت خانێک زارۆکێت مەینە ما براین مەینە بابێت مەینە پشتا مەینە ئەم تجارە نکارن تقاخۆلیەکی بینین پشتی فەرمانە سێ هەشت بەس ئەم ئەوە حکوومەتەکەیژی ناکەن دژناتی حکوومەتەکەی ناکەن حەقی خۆت خوازم تەل بە حەقی خۆتکردم حەقی کە حەقی ئینسانات خوازن مجبورتکن زلان بپەیوێژ کە حەقی ئینسانات خوازن تێن دەرێ دۆشکێت خۆدنا دەورا سنوونێ باوەختی حداتێەوە هەموو قاوەتاوە هەموو چمەوەختی سێ هەشت و بازدا و قیرن و قوتنێ دایک و خوشکمە دەسێ دژمناتە هاتن هەرن دایک و خوشکمە دەسێ دژمنا دەرین ئامنتیامە نایە ئەم جارەکە دی بیژنەوە وەرن شنگال دەڕوونین و دیسا فەرمانەکە سەرێمە دەبێ ئامنتیامە ئاسایشە شنگالی تێ براین مەینە بابن مەینە زاروێن مەینە ئەم تجارە پشت ئاسایشە خۆ بەرنادن ئەم تویتشتی بەهوەر ناک هەتانەکیدا نەگۆت بوون ینی وسا خۆدەی خەڵک زەهوت هات و چما خەڵکت هات خەڵکی کوردستانی دیلەکەمەش خەڵکی کوردستانیش کە تجارە حساب ئەباوان نەکەن و پیلانی دوانت قڕێژ نەکەن و نەژی بترسن بەهوەر بکی هەتا زارودمەش هێزێدوان ناترسێ وش قەوەتاوان ناترسێش بەهروتاوان ناترسێ بەری فەرمانە سێ هەشت کەمە حکوومەتە عراقی دیگرگزان کەمە دەچوون هەموو قاوەت بووینە خۆدێ ئەم بێ سلاح و بێتی شەتاکە فرەکە جای شنگالی دەهەیە ئەم پشت ئاسایشی بەرنادن و مقاوەت بووینە بس خۆدێ ئەم تشتێکیژی بەهوەر ناکەن نە ئامنتیامەلیتی خۆدێ ڤەگەڕە پیسە عالم بە ناگەڕگە هیچکە وساگرینە خەڵک بە ناگەڕی